من دەمەوێت بە وتەیەکی بەڕێز بیرمەند و ناوداری جیهانی ماندێلا دەستێتەوە کە دەڵێت education is the most powerful you can use it to change the world. واتە پەروەردە ئەو چەکەیە کە دەتوانی دنیای پێ بکۆ ئەو چەکە بەهێزێ. بۆیە من لەم پارچەیەوەیەدا ئەمڕۆ بڕیارماندا بە خەڵاتکردنی خوێندکارێکەکەمەکانی ناوەندە پەروەردەیەکانی خۆم کە خۆشبەختانە یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەناو خوێندنگەیەکدا بووە کە بەناو تایبەتە بەڵام لە هەڵەبجەی شەهیددا خوێندنی لێ بەبێ پارە خوێندکاتیدا دەخوێن کە ئێمە ساڵانە 500 خوێندکارمان لە هەڵەبجەی شەهید بەبێ پارە لەسەر ئەرچی ئێمە دەخوێنن لە خوێندنگەیەکی تایبەت و بە باشترین کوالیتی و پێداویستی سەردەمیانە بۆ خوێندکارانە دەبێتەوە. بۆیە ئەمڕۆ پیرۆزبایی لەو خوشکە بەڕێزە دەکەین لە کەسوکاری لە خەڵکی هەڵەبجەی شەهید لە هەموو کوردستان کام خوێندکارە توانی ئەو لەبەرزە بەدەستبێنێ ژیانی خۆی گۆڕی سەری ئەمەی بەرزکردەوە سەری خۆی و کەسوکارەکەش بەرزکردەوە. ئەو خوێندکارانی تریش کە دوو هەموو سێهەمیان بەدەستهێنا بڕیارماندا لە مەراسیمێکی ئاوادا خەڵاتیان کام پەیوانەمان بەڵێنێکی پێش 2 ساڵ ئەمە پێش بوو بۆ دروستکردنی کێبەڵکەیەکی تەندروست لە ناو خوێندکارەکان. هەر کەسێک یەکەم ببێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە نێو ناوەندە پەروەردەیەکانی ئێمەدا ئۆتۆمبیلێکی سفری پێشکەش دەکرێت کە ئەمڕۆ خاتوبانیا توانی ئەو خەڵاتە بەدەست بێنێ و پیرۆزبایی لێەکەین و 100 جار پیرۆزی سەبارەت بە بابەتێکی کە سەرنجتان ڕادەکێشم مامۆستا عومەر قسەیەکی وت حەزم کرد ڕوونکردنەوەی لەسەر بدەم یارمەتی ئێمە تەنها بۆ ناوەندە پەروەردەیەکانی خوێندن نەبووە بەڵکو لەو ساڵەدا کە مامۆستا عومەر باسیەوە دەکات کۆمپانیایەک هاوکاری کردووە بۆ کەتی پەروەردە من دەستخۆشم لێ دەکەم هەر کەسێک قەڵەمێک پێشکەش بە پەروەردە بکات ئێمە ئەو پاڕی سوپاس و بێزانیمان هەیە بۆ وەکو بەس لەو کاتەدا ئێمە 3 خوێندنگەی 18 پۆلی بە 1600 ڕەقم لەو وایتبۆرد و پێداویستیەوە پێشکەشمان کردو بە پەروەردەی سلێمانی و لە مەخزنەکانی پەروەردەی سلێمانیدا بوو و ئەتوانم بڵێم لێرەوە بە سەدان خوێندنگەی شاری سلێمانی ئێمە تەعمیرمان کردوتەوە پێداویستیمان بۆ دابین کردووە قەت ڕۆژێک لە ڕۆژان دەستمان بەڕیان بۆیە ڕەنگە نەمانویست بێت ئەو شتانی کە دەیکەین هەموو کاتێک بیڵێ بەڵام هەندێک جار زەرورە کە بیڵێ کارەکانی ئێمە هیچی وزایەدە نییە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین لە هەر شوێنێک هەموو کورتیەکە بێت ئەرکی کەرتی تایبەتی ڕاستەقینەژەوەیە کە لەگەڵ حکومەت پاڵپشت بێ بۆ پڕکردنەوەی کەموکورتی و کێشەکانی و ئەو خوێندکارانەی کە لەناو خوێندنگە تایبەتەکانیشدا دەخوێن ئەگەر خوێندنگە تایبەتەکان نەبێت ئەبێ بچنەوە سەر خوێندنگە حکوومیەکە و بوونە بارزۆریەک لەسەر کەرتی پەروەردە بۆیە بەشداریکردنی ئێمە دروستکردنی چێڕکەیە لە نێوان خوێندنگە و خوێندنگە ناو خوێندنگە تایبەتەکانیش و خوێندنگەکانی حکوومەتیش سەرنجامیش پێشبڕکێکان پێشبڕکێکی دەردروستن بەرزکردنەوەی ئاستی زانست و خوێندەواری کە پەروەردە هەر وڵاتێک پەروەردەکەی باش بێ دڵنیا بە پاشە ڕۆژ و ئاسوەیەکی ڕوون و ڕووناشی بێت بۆیە وابزانم هەموو لایەنەکانی تری بابەتەکە لەلایەن برایانمەوە تەختیەکرا جانبەکانیان باسکردن لێژێ پێ نادەم و سوپاستان دەکەم سوپاس بۆ هەموو ئێستاش بانگێشتی خوێندکار ڤانیا شێرکۆ دەکەین بە چەپڵەکانتان پێشواسی لێ دەکەین بۆ وەرگرتنی خەڵاتێک خەڵاتەکەش کە ئۆتۆمبیلێکی 2020 کیلۆمەتر سفر لەلایەن کە لە خودی کاک شەرفاخرەوە دابین کراوە بۆ خاتوڤانیا زۆر سوپاسی دەکەین